دوو هەفتە بەر لە ئێستا بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جگەل لە فراکسیۆنی پارتی واژەیان لەسەر نووسراوێک کرد بۆ لابردنی ئەو لە سەدا 21ەکەی موچە کە حکومەت ماوەی 2 مانگە لە فەرمانبەران و موچەخۆرانی دەبڕێت. داوایان لە سەرۆکاتی ئەنجومەن کردووە کۆبوونەوەیەکی نائاسایی بکات، بەڵام تا ئێستا ڕەزامەندی لەسەر کۆبوونەوەکە نەدراوە. واژۆمان کۆکردەوە لەسەرەوەی ئەم بابەتە بڕیارێکی نایاساییە کە دراوە و داوامان کردووە کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەمبارەوە بکرێت. هەر بۆ ئەمە بەستە ئێمە لە دوای بکردنەوەی واژۆکانمان کە ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنمان کردووە بەشێکی زۆری ئەندامانی ئەنجومەن لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا کۆبووینەتەوە لەوێ کۆمەڵک پێشنیارمان گەڵاڵە کردووە و ئەم بڕینی ڕێژەی لە سەدا 22ەکە بە نایاسایی بسەلمێنین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمەی بڕیوە لەناو کۆبوونەوەکەدا کۆمەڵک پێشنیارمان کردووە کە نووسرا و ئاراستەی دەستەی نەزاهە بکەین کە بەرگری لە گرێبەستی نێوان حکوومەت و فەرمانبەرانە بکات و پشتگیری لە موچەخۆران بکات لەم بابەتە و هەروەها نووسرا و ئاراستەی پەرلەمانی عێراق بکەین کە ئەوانیش بە حکمی ئەوەی کە ئەو بودجەیە دەینێن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەران ئاگادار بن کە بەچی شێوازیەک بودجەکە دابەشەکرێت بەسەر فەرمانبەرانە کە بە شوەیەکی لێبڕینە. وا بڕیارە ڕۆژی سیئاب لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر نووسراوی ئەو ئەندامانی ئەنجومەن کۆ ببێتەوە و بەدەنگی ئەندامانی لیژنەی یاسایی کە ژمارەیان 7 کەسە بڕیار دەدرێت کۆبوونەوەی نائاسایی بکرێت یاخود ڕەت دەکرێتەوە. دواتریش سەرۆکی ئەنجومەن قسەی کۆتایی لەو بارەیەوە دەکات. بڕیار نەدراوەکەی کۆبوونەوەکە کرێ، بەڵام ئێمە داوامان کردووە کۆبوونەوە بکرێ، بەڵام ئەو وای بە باش زانی کە ئێمە هەمومان ئەوانەی کە ئیمزامان کردووە ڕێی خۆمانمان لەسەر بێ، ئەویش بۆ دڵنیابوونە لە ئیمزاکانمان بەڕاستی و هەروەها تۆ بڵێیت و نەڵێیت ئەم بڕیارێکە ئێمە داومانە لەوانەیە یەکێتی و پارتی پێی ناڕازی بن. بەڕاستی پارتیەکان هەر ئیمزایان لەسەر نەکردووە، بەڵام زۆربەی یەکێتیەکان و گۆڕانیش و هەش بۆ گۆڕان بۆ لەگەڵینەوە، هەش بۆ یەکێتی بۆ لەگەڵینەوە، بەڵام زۆربەمان کە ئێمە ئەم یادداشتەمان ناوە واجبێکی شەرعی خۆمانمان زانیەوە کە ئێمە ببینە محامی ئەو هاوڵاتیانەی کە بەڕاستی بە ناحەق لە سا 21 لێ بڕراوە. بڕیارە ئێمە ڕۆژی یەکشەممە کە من ئەندامێکی لیژنەی کاروباری یاسایم لەو کۆبوونەوە بەشدار بکەین. هێشتا کات و شوێنەکەی دیاری نەکراوە، بەڵام بڕیار وایە کە ئەو کۆبوونەوە بکرێت. دواتر کۆبوونەوەکە یا بە کۆی دەنگ بڕیاری لەسەرە درێ یا بە زۆرینە بڕیاری لەسەرە درێ. بابەتەکە هێنرێتە کۆبوونەوەی لیژنەی کاروباری یاسایی، ئەو کاتە گەڵاڵە و تاوتوێی بڕیارەکان یا پێشنیازەکانەکرێ بۆی بدرێتە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەو کاتە ئەگەر لیژنەی کاروباری یاسایی پیان گونجاو بوو داوا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تایبەتی سەرۆکایەتی ئەنجومەن چونکە ئەوان بەرنامەی کاری کۆبوونەوە دانرێ، ئەو کاتە یا داواکرێ کۆبوونەوەی لەسەر بکرێ یا ڕاستپاردەی تریە بێ لیژنەی کاروباری یاسایی. جگە لەم ئەندامانەی کە واژۆیان لەسەر نووسراوەکە کردووە، بەشێکی دیکەش لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاوڕان لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەیەکی نائاسایی بۆ تاوتوێکردنی لێبڕینی لە سەدا 21 موچە. ئەوان دەیانەوێت لە ڕێگەی پلان و پێشنیارەکانیانەوە فشار لەسەر حکومەت دروست بکەن تا بڕیارەکە هەڵبوەشێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.